كسام همو روجي هيجين وحیدە و مناڵەکانی لەم دارای دنیاەدا تەنها ئەو خێمەیان هەیە کە ئێوە دەیبینن. خەیمەکەش خەڵکی خێرخواز بۆیانی هەڵداوە. لەم چلەی زستانەدا و لە گەڕەکی کانسپیکە وحیدە فەرهاد و مناڵەکانی ئاوا دەژی لە سەردەمی خۆش گوزەرانی مرۆڤایەتی بوونی چەندین هۆکاری دیکە بۆ خۆشی خەڵک. کاتێ دەچیتە ژێر خێمەکە و لەگەڵیاندا دەدەی پڕ دەبی لە سۆز و ئاوات تا ئەوەیە ئەم خانەوادەی لەم کەسیرێ بوونە ڕزگار بکەیت کە سیرەی سەرمای زستان و ڕەشەبای شەوانی دەشتەکەی گەڕەکی کانسپیکە. بزانم لە کێو لێرەن و داواکاریتان شەکێشەی ئێوە چیە بۆچی لێرە لەم جێگان کە هیچ هۆکارێکی ژیانی تیانە؟ لەبەر نەبوونی بەخوا نەبوونی ئەگە پارە کرێ خان ناتەنیم دەن لەبەرەوە نەبوونی. ئێوە لەکوێ هاتوون لەکوێ هاتوون بۆ ئەم شوێنە چێ هاوکاریتان؟ وەڵا کەس کاگەرها کەس دەبێ خەڵکە مەگەر هاوکاری ماکە کەس نیە. ئینان و بەرتەش مناڵەکانی وحیدە شایانی ئەوە نین لێرە بژین ژیانێکی کولەمەرگی لە ژێر خێمە بەڕێ دەکەن. ئەوان هەنووکە دەبوو لە باخچە بن و بخوێنن. لێ بەرتەش و ئینان وتیان شەوی ڕابردوو لە ترسی سەگەکانی ناوچەکە خەو نەکەوتوتە چاومان. ئەو کاتەی چوینە لایەن ترس و برسێتی بڕستی لێبڕی بوو. خەڵق و خێرخواز خواردنیش و بەرگی بۆ دەهێنان. کاتێکە ئەم جۆرە دیمەنا نابینی چیت بیرەکەێتەوە چی گرنگە بە خەڵک بڵێن بە تایبەتەوانی خێرخوازن و کاری خێرخوازیەکەن؟ وەڵی من دەوێ بۆ خۆمان ئێمە لێمان خەڵماوە بە تایبەتی ساڵەکانی نەوەت و ئەوانە چ نەبوونیەکمان بینیوە و چ دەربەدرێکمان بینیوە. ئێستاش ئەگەر ئەوانە دەبینیم یەکسەر بۆ خۆمان ئەمانەمان بەبیێتەوە داوای لە خەڵک دەکەم ئەو جۆرەشتانیان کە بینی بێن بەدەم خەڵکی فەقیر و نەدار و هەژارەوە. داوا لەو کەسانەکەم کە وەسیان باشە سەرمایەداریان باشە خاوەن کۆمپانیان خاوەنی کەرتی تایبەتن بێن بەدەم ئەم ماڵەوە بەڕاستی کارێکی زۆر خێرە. ئەگەر بەڕاستی بیبێنن زۆر پێم تەسیرە بن وەکو ئێمە کە چۆن لێرە کۆبینێتەوە بەم سەرمایە و ماڵ و مناڵی خۆمان بەجێشتەوە هاتوین لە خزمەتیان ئابی. دەگوترێت کوردستان و خاکەکەی تژین لە سەرۆت و سامان واتە سەرزەوی و ژێرزەوی هۆکاری خۆشیانی خەڵکن. کەچی لێرە و لەوێ چەندین خانەوادەی وەک وحیدە و مناڵەکانی ئاوا خەریکن لە سەرمادا و لەم دەشتە ڕق دەبنەوە. عوسمان و بەکەرگەلی کوردستان، سلێمانی.